لەگەڵ دەستپێکردنی وەرزی چاندنی برنج ساڵانە چەندین جوتیاری گوندی بانیخێڵانی سەربا قەزای دەربەندیخان دەبینرێت کە بازوو مەچەکیان لە جوڵەدایە بۆ پەیداکردنی بژێوی خێزانەکانیان لەگەڵ ماندووبوونی جەستەیان چاویان لە هاوکاری و پشتیوانی حکوومەتیشە بۆ زۆرکردنی بەرهەم و پڕکردنەوەی پێداویستەکانی خەڵک و ڕکابەری بەرهەمی هاوردەکراو. برنجی بانیخێڵانیش بە حەقەت داهاتێکی زۆر زۆری هەیە، سەرچاوەیەکی باشی هەیە بۆ چی بۆ ناوخۆ چی بۆ دەرەوە چی بۆ ئەملاولایش، بەڵام ئەوەیە دەعم ناکرێن، هاوکاری ناکرێن، پشتیوانی ناکرێن. بێ بشی ئەگەر دەعمی زیاترمان بکرێ حکومەت لایەکمان لێ بکاتەوە لە هەموو ڕووەکانەوە ئەتوانین زیاتر بەرهەم بێنین و ئاور لە هەموو خەڵکێش بدەینەوە. وریا گەنجێکی ناوچەکەیە و ماوەیەکی زۆرە لەگەڵ کەسوکارەکەی لە کێڵگە کشتتوکاڵەکەی خۆیان بە پیشەی چاندنی برنجەوە خەریکە. ئەو باس لەوە دەکات بەرهەمی هاوردەکرا و کەمی پشتیوانی حکوومەت ماندووبوونی ئەوان بەهەدەر ئەبات. بە مەرەزە مەشووی لیرانە برنجی بانیخەڵان ساڵانە داهاتمانەیە بەشی خۆمان، بەڵام وەکو هاوکاری حکوومەت هیچ هاوکارێکمان ناکا لە ڕووی پەینی و ئەمانەوە هاوکاریمان نییە. برنجی ئەمە دەرەچێت برنجی ئەملاولاتێت بۆ خۆی ئێمە سرف نایەوە تەواوی. بەڕێوەری کشتتوکاڵی دەربەندیخانیش ڕای دەگەێنێت ئەوان چەندین جار کێشەی جوتیارانی گوندی بانیخێڵانیان داوەتە حکوومەت و هاوشێوەی جوتیارەکانیش ئێمە لە چاوەڕوانی حکوومەتین کەی دێن بەدەنگ داواکاریەکانمانەوە. لەو داواکاریانەی کە هەمان بووی شەکیان داواکاریەکانی گوندی بانیخەڵان بوو کە چۆن وا بکەین گوندی بانیخەڵان و مەرەزەی بانیخەڵان و برنجی بانیخەڵان بوو ژێنینەوە هەم جوتیارەکان زیاتر بگەڕێنەوە سەر ئەرزوواوەکانی خۆیان و هەم هەوڵ بدرێ ڕوبەرێکی زیاتر بکرێ بە مەرەزە و هەم هەوڵ بدرێ بەرهەمەکانیان بە شێوەیەکی باش کۆ بکرێتەوە لە بازاڕ ڕاساغ بکرێتەوە. لە گوندی بانیخێڵان زیاتر لە 70 جوتیار سەرقاڵی چاندنی بەرهەمی برنجن. بە قسەی خۆیان بەرهەمی ساڵانەیان دەگاتە زیاتر لە 100 تەن برنج بۆ ئاودانی زەویە کشتتوکاڵەکانیشیان پشت بە ئاوی کارێز و ڕووباری سیروان دەبەستن. باسیش لەوە دەکەن برنجەکەیان ناوبانگی خۆی هەیە و بەهۆی خۆشی و تام و چێژەکەشی خواستی خەڵکی زۆر لەسرە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.